لەوانەیە پێشوو ئەو جیاکاریەمان کرد لە نێوان عەقڵ یا ڕۆح لەگەڵ دەروون یا سروش لەگەڵ جەستە. خۆی ئەگەر ئێمە فعلەن ئەو سیانە جیاکەینەوە زۆر مەسەلەیە بۆمان ڕۆشن دەبێتەوە. ئەوەش کە تێکەڵی تیاکراوە هەم لە فەلسەفەی گریکی و هەم لە فەلسەفەی ئەوروپیشە جیاکاریەکی ورد نەکراوە لە نێوان ئەوەی کە سروشتیە لەگەڵ ئەوەی کە ڕۆحی و عەقڵیە. طبعا لای سوکراتیشەوە جیا ناکرێتەوە زیاتر ئێمە هەر ئەوەشمان بیستووە خۆمان کە هین دەکەین دەڵێن جەستە و ڕۆح، یعنی دوان هەن جەستە لەگەڵ ڕۆح. هەر لەبەرەوەش جاری وایە بە ڕۆح دەوتێ نەفس، جەستە و نەفس. دیکارتیش تەنانەت کە سەرەتای فەلسەفەی ئەوروپیە باسی هەر دوان دەکا، باسی جەستە و عەقڵ دەکات. بەڵام لە ڕاستیە سێ بنەما لە ناو مرۆڤ هەن کە مرۆڤ بوونی لەسەر و سێ بنەمایە وەستاوە. یەکیان جەستەیە، یەکیان سروشتێتی، یەکیان عەقڵیەتی. ئێستا ئاژەڵێک بوونی لە دوان پێکاتوە، دوو توخم، ئەوەی جەستای لەسەری ڕاوەستاوە، ئەوەی سروشتی لەسەری ڕاوەستاوە. لەبەرەوە کاتێک کە عەقڵ لە ناو ئینسانە غایب دەبێت لەگەڵ حیوانەکە دەبنەوە بە یەک. ئەوەی کە ئینسان دەکا بە ئینسان جەستە و سروشتی ئینسان دەکەن بە حیوان بەس نایکەن بە ئینسان، یعنی دەکەن بە زیندەوەرێک لە زیندەوەرەکە. و لە جەستە و سروشتمان هاوبەشمان دەکات لەگەڵ ئەوەی کە زیندەوەرەکانی ترکان. بۆیە شتێکی تر لە ناو ئینسان هەیە کە ئێمە خەڵک عام پێی دەڵێ عەقڵ، بەڵام کە دەڵێ عەقڵ بەڕاستی ئەمە بە وردی بەکاری ناهێنێ. زۆر جار کە ئێمە دەڵێن عەقڵ یا دەڵێن زیرەکیش تەبەن هەر ڕەبتی بە دەروونەوە هەیە، ڕەبتی بە سروشتەوە هەیە، ڕەبتی بە عەقڵەوە نییە. ئێستام کۆمپیوتەرە زیرەکە شتی دەدەیتە بۆ خۆی حەلی دەکات. ئەو عەقڵە حسابیەی کە هەیە عەقڵێکە لە نێوان ئەوەی عەقڵیە، لەو نێوانە هەیە. و لێرەش هیچ تاکو ئینسان لێرە دەبێتە ئامێر لەگەڵ ئامێرە تەکنیکەکان تازەکان، ئامێرە تەکنۆلۆژیەکان یەک دەگرێتەوە. چۆن ئەم کۆمپیوتەرەی بەردەمم سیستەمێکی تایە بۆ نووسین، مشکی منی سیستەمێکی تایە بۆ نووسین. جا لێرەوە ئەو سیستەم ئەوانەی کە لە ناو لە وانەکەی پێشوو باسمان کرد وتمان لە ناو دەروونی ئینسان مادەیەک هەیە، ئەو مادەیە سیستەمێک وەردەگرێت لە ڕێگەم سیستەمەوە تۆ دەبیتە خاوەنی توانایەک لە تواناکان. بۆ نمونە دەتوانی زمانێک پێبی قسەی پێ بکەیت، دەتوانی چی دارتاشی بکەیت، دەتوانی ئەوەی کە سیستەمەکەی لە ناوتادا دەمەزرێت. ئەوروپیەکان ئەوەی کە کردیان و حەزارەی ئەوروپی جا کردەوە لە حەزارەتەکانی تر یەکشت بوو. ئەویش ئەوە بوو چۆن سیستەم لە ناو ئەو مادە دەرونیا دادەنێن و ئامێرێکی لە دروست دەکەن، جازێکی لە دروست دەکەن، ئیش دەکا، توانیان ئەم سیستەمە بخەنە ناومادەوە. لە ڕێگەی ئەوەی کە ئەم سیستەمە خرایە ناومادەوە ئەم کۆمپیوتەرەی بەردەستم ئێستا دروست بوو. بەڵام بەل لەوەی حەزارەی ئەوروپی و بەل لەوەی ئەوروپیەکان بیر بکەنەوە و تاریخێکی تازە بێن ئاراوە، ئەم کۆمپیوتەرە وجودی نەبوو و ئەو کامێرای بەردەمیشمان وجودی نەبوو. و هیچ لەو ئامێرانە کە سیستەمێک لە ناویانایە بەو سیستەمە ئیش دەکەن وجودیان نەبوو. ئەوەی هەبوو ئەو شتانە بوون کە سیستەمەکەی لە ناو دەستی ئێمە بوو. ئێمە فێری سیستەمەکە دەکراین، بەڵام ئەو شتێک بوو بەدەستمانەوە ئێمە خۆمان سیستەمەکەمان جێبەجێ دەکەین. بۆ نمونە لە هەر شتێک لەو شتانەی کە ئامرازانەی کە هەمانە لە خاکە نازێکەوە بیگرێتە تەورێک و تافڵانێک، ئەمە خۆی سیستەمی تیا نەبوو. ئێمە سیستەمەکە لە دەستی ئێمەیە و دەستمان هەڵسوکەوتێکی دیاریکرا و دەکات بە تەورەکە و بە فڵانە و ئیشی خۆی دەکات. ئەم ئەوروپیەکان ئەمەیان کرد، ئەوەی کە لە ناو ئەو ئیمکانەی لە ناو مرۆڤ هەیە گواستیانەوە بۆ ناو ئامێر. ئەلێرەوە مرۆڤ
ئەگەر بێت و ئەو عەقڵە حسابیەی کە لە نێوان سروشتایەتی کە لەگەڵ حیوانە مشتەرەکە زیندەوەرەکە و لەگەڵ عەقڵیە ئەگەر ئەوەش بێ نابێ بە مرۆڤ یعنی مرۆڤبوونی مرۆڤ تەنانەت لەو نێوانانیە کە لە نێوان سروشت و عەقڵایە ئەمە دەیکا بە ئامێرێکی باش دەیکا بە ئامێرێک بەس بەڵام نابێت بە مرۆڤ تاوان توانە پیشەیەکان ڕەبتیان بەو بەشە ئامێریەی ئێمەوە هەیە ئێمە دەکەنە ئامێرێکی باش بۆ کارێکی دیاریکراو کە ئەو کارە بەباشی دەیکەین بەڵام ئەو کارێک کە بەباشی دەیکەین چاکە ئەوە مەوزوعێکی ترە ئەم مەوزوعی خراپە و چاکە ڕەبتی بەم کارەوە نییە جا لەبەرەوە ئەمانە دەبێ بەڕاستی بە ڕۆشنی جیا بکرێنەوە و تا بزانین ئەوەی کە لە مرۆڤە پەروەردە دەکرێت دادەمەزرێ چییە ئایا هەمووی ئەوەی هەیە لەم سێ بەشەی ئینسانە جەستەی دەرونی یا سروشتی لەگەڵ عەقڵی هەمووی هی ئەوەیە کە لە دەرەوە پەروەردە بکرێت یا شتێک هەیە فعلەن پەروەردە ناکرێت بەڵام لەگەڵ ئەوەشە گەشەی خۆی دەکات و دەکرێتەوە جا ئێستا دەچینە ناو بابەتی وانەی دووەم می ئەمڕۆ ئەمشەو ئەویش ئەوەیە سکوات لە دەیەوێت شتێکەیە بۆ کالیکلیسی ڕۆشن بکاتەوە لەبارەی سۆفیستەوە سۆفیست کێیە و سکرات چۆن سۆفیست دەناسێت تەمان لێرە دیسانەوە سکرات پەنا دەباتە بەر مقارنەکردن لە نێوان دەروون و جەستا لەبەرەوە لای سکرات چی هەیە دەروون هەیە لەگەڵ جەستە هەیە یعنی وەکو وتم ئەوەی عەقڵیە لەگەڵەوەی سروشتیە لای سکرات هەردووکیان وەک یەک سێر دەکرێت جاکردنەوەیان جا نەکراوەتەوە کە ئێمە لێرە دەڵێن دەروون لە لای سکرات مەبەست لە دەروون نییە مەبەست لە عەقڵیشە یعنی مەبەست لە ڕۆحیشە ئەو دەروون و ڕۆح پێکەوە دێن و دەیەوێت گۆرگیاس شتەکەیە بۆ گۆرگیاسی ڕۆشن کاتەوە من دواتر عەفوەن بۆ ئەپیکراتی ڕۆشن کاتەوە لە ناوەکان هەرجار من ئەوا گەڵەتانە دەکەم ناوەکان بەهەڵە دێنم بۆ یەکێک لەوانی ڕۆشن بکاتەوە یا بۆ ئەپیکراتی ڕۆشن کاتەوە ئەمەی کە لێرە هەیە تەبەن دواتر دەبێ بزانین لەگەڵ گفتوگۆکە بڕۆین بزانین فعلەن سکرات توانەکان لە بەهرەکان جا دەکاتەوە لە ڕێگەی ئەوەوە دەڵێ بەهرەکان پەروەردە ناکرێن یا لەکوێوەیە بزانین ئەم جاکاریە چۆن دەکات لە ئێستا تەبەن نازانین دەبێت لە کۆتایی بەرەبەرە لەوانە باسەکانی کۆتاییە پێ بگەین ئێستا ئەوەی هەیە بزانین لای سکرات سۆفیست چییە ئیشی چییە بەماینەکە دەست پێ دەکات باشە ئەپیکرات ئەی سۆفیستەوە نییە کە بەدەستە و بەدانە ئەو کاڵایانە دەفرۆشێت کە دەروون خۆراکی خۆیانی لێ وەردەگرێت تاوان خۆراک وەرگرتن لە شتێک ئەم تەغزیەکردن چییە تەغزیەکردن ئەساسی پەروەردەیە کێمە دەڵێن پەروەردە خۆی ینی شتێک پێ دەگەێنی ڕۆکێ دەبێت چی بکات دەبێت خۆراکیە بێت و بەم خۆراکە پێدەگا بۆ نمونە بۆەوەی ئەو مادەیە پێ بگات دەبێت ئەو سیستەمەی بدەیتێ تاوەکو وەری گرێت و تاوەکو فعلەن وەکو مەلەکەیەک دامەزێ و پێ بگات لەبەرەوە لە هەموو پرۆسەیەکی پەروەردەیە چییە جۆرە لە تەکوینبوون و پێگەیشتن هەیە کەواتە لێرە سکرات دەڵێ چی دەڵێ سۆفیست ئەوەیە کە بەدانە و بە جوملە بەدەستە ینی بازرگانێکە بەدانە و بەدەستە چی دەفرۆشێ ئەو خۆراکە دەفرۆشێ کە دەرونی پێ دەگات ینی دەروون خۆراکی خۆی لێ وەردەگرێت ئەو کاڵایی کە خۆراکەکەی دەروون لێ وەردەگرێت بۆەوەی پێ بگات سکرات دەڵێ من خۆم وا سۆفیست دەبێت ئەمە بە ئەپیکرات دەڵێ ئەپیکرات دەڵێ باشە سکرات دەروون خۆراکی خۆی لە چی وەردەگرێت دەست ئێمە دەڵێن جەستە خۆراکی خۆی لە چی وەردەگرێت لەو خواردن و خواردنەوانەی کە ئێمە دەیان خۆین فەرەزەنەوانەی کە گیاخۆرن لە گیا خۆراکی خۆیان وەردەگرن ئەوانەی گۆشتخۆرن لە گۆشت لە ئاو لە تیشک لە هەموو ئەو
بیئە کە ئەو خۆراکەکەی لێ وەردەگرێت لە ڕێگەی ئەمانەوە پێدەگا و لێرە ئەی دەروون خۆراک لەکوێ وەردەگرێت لای سوکرات دیارە دەروونیش پێویستی بە خۆراکی خۆیەتی باشە سوکرات دەروون خۆراکی خۆی لە چی وەردەگرێت یعنی ئەو شتەی کە ئەم خۆراکەکەی لێ وەردەگرێت ئێستا بۆ نمونە درەختێک لە ڕاستیە خاک ئەو شتەیە کە خۆراکەکەی لێ وەردەگرێت خاکەکە خۆی خۆراک نییە یعنی خۆراکەکە لەو وەردەگیرێ ئێستا ئێمە شتێککە دەیخۆین خۆی خۆراکەکە نییە خۆراکەکە لەم وەردەگیرێ یعنی ئەمە دەبێت تێک بشکێنرێ و شتانێکە یەتایەتی جەستە تێکی دەشکێنێ و ئەوەی لێ وەردەگرێ ئەوەی کە لێ وەردەگرێ جەستەمان پێی تەغزیە دەبێت لەبەرەوە ئەوەی ئێمە کە دەیخۆین خۆی ئەو شتەیە ئەو خەزێنەیە کە خۆراکەکەی تایە بەڵام دواتر لە جەستا ئەمە تێک دەشکێنرێ تاوەکو ئەوەی کە خۆراکە ئەوەی تەغزیەمان دەکات وەریگرین و لەبەرەوە لێرە پرۆسەیەکەیە لەم وەرگرتنا و تەنانەت لێرە خۆراکە نییە دەبێت تەحەول ئەمە دەگۆڕێ بۆ مادەیەکی تر ئەم گۆشتەی کە ئێ دروست بووە ئەم گۆشتە بە تەبیعی ینی بە شکلێک لە دەرەوە وجودی نییە ئێمە وەریگرین تا گۆشت ببێت بە گۆشت ئێمە شتانێک لێ وەردەگرین جەستەمان معمەلێکی تایە هی دروستکردنی گۆشت هەتا دێکا بەم مادەیە ئەوە نەخۆی ئەم مادەیە ئەوە نییە کە ئێمە وەری دەگرین کەواتە تەغزیەکردن جۆرێک لە چیتایە جۆرێک لە ئەوەی کە ئێمە خۆراکەکەی لێ وەردەگرین دەبێ ئەوە بکەین بەو خۆراکە کە ئەم شتە پێی دەبێ بەو شتە پێی نمو دەکا و گەشە دەکات وجاتەبان خۆراکەکەش گۆشتەکەمان نییە خۆراکەکە دەبێ بە گۆشتەکە خۆراکەکەش ئەوە نییە کە ئێمە دەیخۆین ئەوەی کە دەیخۆین خۆراکەکە لە ناویایەتی وەردەگیرێ یعنی ئەو خەزێنەیە ئەو شتەیە کە خۆراکەکە تایە هەڵگیراوە دانراوە ئەبزانین دەروونیش خۆراک لە شتانێک وەردەگرێت سکرات ئەڵێ بێگومان لە زانینەکانەوە وەری دەگرێت کەواتە زانینەکان چی؟ ئەو خۆراکان کە مێشکمان دەیان خوا بگونجێ دەروونمان دەیان خوا بۆ ئەوەی گەشە بکە هەڵێ ئازیزم بەڵام نابێ سۆفیست بە پیاهەڵدان بە کاڵەکانیدا وەک ئەوانە بمان خەڵەتێنی کە خۆراکی جەستە بە دەستە و بەدانە دەفرۆشن و دەست دەکەن بە پیاهەڵدانی کاڵەکانی تا لێرەوە اینێکی بەراوردێکی ورد دەکات لە بینی سۆفیست لەگەڵ کەسێک کە ڕەبتی بە جەستەوە هەیە ئەو کەسەی کە خۆراکی جەستەمان پێدەفرۆشێ لەبەر ئەوە لێرە سۆفیست وەکو کاڵافرۆشێکی دەروون ئەوەی کە کاڵاکانی دەروون دەفرۆشێ پێناسە دەکات بەس لێرە مەبەستێکی هەیە تەڵە بۆچی ئێمە سکرات ئەم هینە دەکا ئەم تەشبیه دەکا لە بینی ئەوەی کە سۆفیست کەسێکی کاڵافرۆشی کاڵاکانی دەروونە بەڵام فرۆشیارەکانی تر ئەوانەی کە کاڵافرۆشی کاڵاکانی جەستەن بۆ کاڵافرۆش بۆ سۆفیست دەڵێ بۆ سکرات دەڵێ سۆفیست کاڵافرۆشە یعنی ئەگەر تعریفی بکە وەکو کاڵافرۆش تعریفی دەکا ئایا کاڵافرۆش کەسێکی پیشەیە بەرەمێنەرە شتێک دروست دەکا کاڵادارتاش کاڵافرۆش بۆن منەوەکو دارتاشێک وایە کە کورسیمان بۆ دروست دەکا وەکو پەیکەسازێک وایە کە پەیکەرمان بۆ دروست دەکا ئایا کاری دروستکردن دەکات ئەلێرەوە ئێمە دەزانین کاڵافرۆشتە ناچیە شتێکە شت نەقڵ دەکات ینی لە شوێنێکەوە دەیگوازێتەوە بۆ شوێنێکی تر کەواتە چییە؟ کاڵافرۆش گوێزەرەوەیە کاڵافرۆش دروستکەر نییە بەڵام پیشەیەکان دروستکەرن پیشەگەکان ئەوانن کە بەرهەم دێنن ئەوانن ئەوەی کە جەستە پێویستەتی بەرهەمی دێنێ بەڵام ئەوانەی ئەمە دەگوازنەوە لەو شوێنەی کە دروست دەکرێت بۆ ئەو خەڵکەی کە پێویستەتی ئەمە چییە؟ ئەمە هیچ دروستکردنێکی تیان نیە ئەمە تەناچیە گوێزەرەوەیە شتێک لە شوێنێکەوە دەگوازێتەوە بۆ شوێنێکی تر کەواتە سۆفیست لێرە ئێمە دەزانین چی نییە؟ کەسێکی دروستکار نییە دەوەش دروستکار نەبێت چی نییە؟
پەروەردەکار نییە چونکە پەروەردەکردن خۆی چییە خۆی دروستکردنە لە عینی کاتە وەکو وتمان بەڵام چی لە ئێمە دیشاوی دروستکردنە پەروەردە دروستیکە چی لە ئێمە هی دروستکردن نییە ئەوە مۆزوعێکی ترە ئەڵێ ئەوانە نازانن ئەو کاڵایانەی کە دەیانگێڕن بۆ جەستە باشن یاخرا کاڵا فرۆشەکان دیارە لە ئەسینای کۆن لە یۆنانی کۆنا بڵێن بە هەموو دەوڵەتە شارەکانەوە دیارە کۆمەڵی خەڵکە بووە بازرگان هاتوون شار بە شار گەڕاون کاڵاکانیان بەدەستە و بە جوملە فرۆشتووە خواردن و خۆراک و پۆشاک و ئەمانەیان فرۆشتووە ئەڵێ بەڵام ئەوانەی کە کاڵاکە دەگێڕن بۆ فرۆشتن سەودای دەکەن ئەمانە چین؟ ئەمانە هیچ لەبارەی کاڵاکەوە نازانم بۆچی چونکە ئەوان کاڵاکەیان دروست نەکردووە ئەوەی دەزانێت کاڵاکە چییە بۆ نمونە ئەو پۆشاکەی کە لەبەری دەکەی بەدەست بازرگانێکەوە دەیفرۆشێت بازرگانەکە نازانێ ئەم پۆشاکە چییە ئەوەی دەزانێت کە چییە ئەوەیە کە چنیوێتی ئەوەیە کە دووسی کردووە ئەو دەزانێت چییە چاکە خراپە لەبەرەوە کاڵا فرۆشەکە نازانێت کاڵا فرۆشەکە تەنها ئەم بەرەمەی کە ئەمەی کە ئەم دووسی کردووە ئەو دەگوازێتەوە تەواو کەواتە لێرە بەرەبەرە شتێک لەبارەی سۆفیستەوە دەزانین کە سۆفیست چی دەکا سۆفیست گوازەرەوەیە طبعا ئێستا ئەگەر ئێوەم لە حەزەتان کردبێ شتێک ئەوەی کە فعلەن پارەیەکی زۆری تیا سەرف دەکرێت پارەیەکی زۆر دەخوا عیبارەت نییە لەو مەعمەلەی کە شتەکان دروست دەکات ئەو هێڵی گواستنەوەیە هێڵی گواستنەوەکەش وای کردووە کە مۆزۆی ڕێکلام بەهایەکی بەرزی هەبێ بە پارەیەکی زۆر دەتوانێت ڕێکلام بکەیت بۆ کاڵاکانت لە کاتێکا ڕێکلامکردن بۆ کاڵاکان لە ڕاستیە بە هیچ شێوەیە دروستکردنی کاڵاکان ئەوانەی ڕێکلام بۆ کاڵاکان دەکەن نازانن کاڵاکان چیە بەزەوەنە دەزانن لای خەڵکی بیانکەن بە کاڵای باش شێکت بۆ دروست دەکەن کە وا لە تۆ دەکەن هەستکەی ئەم کاڵایە باشە و تۆش بیکڕیت ئەمە لێرە سۆفیستەکان کەواتە ئەوانە نین کە پەروەردەکارن چونکە لە پرۆسەی پەروەردا وتمان دروستکردن هەیە بەڵکو چین ئەوانن کە شتێکن دەگوازنەوە وەسایلی گواستنەوە هێزێکی گوێزەرەوەن وە بەڵام ئەوان تەحدیدی دەکەن چی بچێ بۆ کێ ئەوان تەحدیدی دەکەن یعنی ئەوان ئەو کەناڵن کە دەتوانن ئەوە تەحدیدکەن کاڵای کێ بچێ بۆ کێ لەبەرەوە دەسەڵاتێکیان هەیە کاڵا فرۆشەکان هەم پێویستیان بەمانە هەم خەڵکەکەش پێویستی بەوە لەبەرەوە ئەمان دەتوانن فەرەزەن کاڵای فلان بەرن بازاری بۆ دروستکەن لای خەڵک خۆشەویستیکەن کاڵای فلان نەبن لە کاتێکا لەوانەیە کاڵای فلان باشتر بێت لە کاڵای ئەم وامە حکمی تر زمان لێرە حکم دەکەن ئێستا بۆ نمونە لە شاری سلێمانی ئەوە بڵاو بێتەوە کە کتێبێک باشە هەموو گەنجە دەچێت دەیکڕێ بەبێەوەی بزانێ باشە یانە تەبەنەوەیش کەوتوێتی باشە بەبێەوەی بزانێ باشە یانە دەڵێ باشە یە خراپە ئەمە لە ڕێگەی ئەمەوە ئەم شتە دەبێ بە باشەوە ناخۆی دیار نییە باشە یا خراپە ئەمە پرۆسەیەکی زۆر ناوایانەیە لەبەرەوە لە لایەکی ترەوە سۆفیست کارێکی ناهوشیارانە لەگەڵ دەوروبەرا دەکات و لەسەر خەیاڵی کار دەکات لەسەر سایکۆلۆژیای کار دەکات وە پێی ناگەێنێت تەسیری لێ دەکات لەبەرەوە کەسێکە کاریگەری دروست دەکات نەک شتێک دروست دەکات ینی بەرەمێنەر نییە لە ڕاستیە دەوروبەرەکەی وا لێ دەکات دەستکاری ئینفعالاتی دەوروبەرەکەی دەکات وای لێ دەکات کە خۆشەویستی بۆ شتێکە بێ و یا ڕقی لە شتێک بێت ئەمەش لە ڕێگەی خەیاڵەوە هەموو دەکرێت و ئەمە لە زمینەیەکی شا دەکرێت وەکو وتمان کە ئەو خەڵکە نەیەبێ وشار بێ بەو شتانەی کە حکمیان لەسەر دەدا ئێمە حکم لەسەر شتەکان دەدەین بەبێەوەی بزانین ئەو شتانە چین بۆ نمونە لێرە باسی یەکێکیان کرد وتیان ئاوایە ئیتر ئێمە بەبێ ئەوەی بزانین ئەو کەسە وایە وانە واتە سەر ما وا مامەڵی لەگەڵ دەکەین بەو شێوەیە لەگەڵ یا دەجۆڵین بۆ نمونە بڵێن فلانە کەس دزە
کە لە چایخانەیەکە تۆ لەگەڵ یادادەنیشی دێتە پاڵت سوتفال لە خۆتەوە دەتەوێت خۆت قایم کەینەوە پارەکە لێ بجێ ینی چی یانی تۆڕس و کەوتت لەگەڵ ئەو کەسا گۆڕاوە لەوانەیە ئەو کەسەش دز نەبێ بەڵام ئەو کەسە وێناکەی وایە ئەم وێنایانە کەواتە چییە سۆفیست دروستکەری وەمێکە ئەو دروستکەرە بەڵام دروستکەری هیچ دروستکەری ئەوەی کە نییە دروستکەری شتێکی وەمی ئەم کاڵایەت بۆ دروست دەکاتەوە بەڵام ئەم کاڵایە خۆی دروست ناکە کاڵاکە وەمی کاڵاکەت بۆ دروست دەکات ئەم شتەی هەیە ئەم شتە فەرەزەن کە لە بەردەم تایە وات لێ دەکات و ئەم شتە نەبینی شتێکی تر ببینی کە ئەو بە خەیاڵ دروستی کردووە کەواتە ئەو دروستکەرە بەڵام لە چیە لە ناو خەیاڵە و ئەمەی دروستی دەکات چییە هیچی نییە وجودی نییە بەس خەیاڵە بەڵام بۆچی دروستی دەکات بۆ ئەوە دروستی ناکات و ئەمە بەکاربێنی تۆ دواتر ئەوەی کە ئەو خەیاڵەکەی لەسەر دروست کردووە تووشی دەبی و بەکاری دێنی و بەڵام بەچی وا مامەڵەی لەگەڵ دەکەی کە ئەمەیە لە خەیاڵ تا دروستی کردووە وەکو چۆن دزەکە هاتە تەنیشتەوە لە خەیاڵ تا وایە کە ئەمە دزە لە کاتێکا خۆی دز نییە بەڵام تۆ چی دەکەی وا هەڵس و کەوت دەکەی کەوە لە پاڵ دزێک کاتوتە پاڵت لەوانەیە گیرفانەکەت بپێ لەبەرەوە تۆش ئەم کاڵایە دەیبیتەوە بەو معنایە بەوە بەو شێوەیە مامەڵەی لەگەڵ دەکەی کە ئەو دروستی کردووە و ئەمە جی وێنا دروستکردنەوەی گیانە لە ناو خەیاڵە وە شتەکانە لە ناو خەیاڵە ئیتر فەرەزەن لە ناو کۆمەلگایەکە کە ئەم هێزە دێت تعریفی شتەکان دەکات لە خەیاڵمانە ئیتر ئێمە لەگەڵ ئەو ڕسمانە دەژین یعنی کە فەرەزەن کەسانێکان دز نین بەڵام تعریف کراون بە دز هەمومان چی دەبینین لەوانە دز دەبینین خۆیان نابینین کەسانێک پزیشک نین تعریف کراون بە پزیشک کەسانێک پیاوی ئاینی نین بۆ نمونە تعریف کراون بە پیاوی ئاینی کەسانێک ئەندازیار نین تعریف کراون بە ئەمانە ئێمە چی دەکەین ئێمە وایان دەبینین بەڵام ئەوەی ئێمە دەیبینین لە ڕاستیە لە واقعا وجودی نییە ئەوە تەنها لەکوێ هەیە لە خەیاڵی ئێمە هەیە بۆچی لە خەیاڵی ئێمە هەیە لە واقعا وجودی نییە چونکە ئێمە ناچین تحقیق بکەین لەوەی ئایا ئەو شتەیە یا ئەو شتە نییە ئێمە وتیان ئەو شتەیە ئیتر وا مامەڵەی لەگەڵ دەکەین وام مۆزوعی وتیانە ئیتر وا دەکات فعلەن ئێمە کۆمەلگایەکی لەناو کۆمەلگایەکا بژین جیهانێکا بژین کە هەمووی ڕەسمە هەمووی شتی خەیاڵی و وەهمیە شتە ڕاستەقینەکان تایە ئاشکرانی شتە ڕاستەقینەکان بە شتە وەهمیەکان بەو ڕسمانە پۆشراون کە چی دروستی کردوون سۆفیست دروستی کردوون لەبەرەوە سۆفیست خۆی دروستکردنێک ئەنجام دەدا بەڵام دروستکردنەکە وەکوتمان چییە وەهمیە لە پێناو ئەوایە کاڵاکە ئەو کاڵایە بگا بە کڕیارەکان ئەوی تریان نەگە ئەڵێ ئەوە نازانن ئەو کاڵایانەی کە دایانگەڕن ینی فرۆشیارەکان بازرگانەکانی کاڵاکانی جەستە و بازرگانەکانی کاڵاکانی دەروون ئەڵێ ئەوان ینی بازرگانەکان کە کاڵاک ئەو کاڵانەی دایانگەڕن نازانن بۆ جەستە باشن یا خراپن کەچی هەرکامێکیان بفرۆشن دەست دەکەن بە پیا هەڵدان یعنی هەرچی بێ لەگەڵەوەشە نازانن نەرێ باشە یاینە بەڵام چییە هەرچی بێوان دەتوانن پیاە هەڵ بڵێن چونکە پیاڵدان تۆ پرۆسێکی وەهمیە تۆ دەتوانی لە هەر کاتێکا بتەوێ بیکەیت ینی پیاە هەڵ دەدێن دەست دەکەن بە پیا هەڵدانی ئەوانش کە کاڵاکان لەوان دەکڕن هەر وەک ئەوان نازانن باشن ینی فرۆشیارەکانیش نازانن کڕیارەکەش نازانێت کاڵاکە چییە باشن بۆ جەستە یا خراپ مەگەر بەڕێکەوت ئەوە ڕوو بدات یەکێک لەوان ینی لە فرۆشیارەکان پسپۆری وەرزش بێت وەرزش بۆ معنایی کە پێشتر وتم لە ناو گریکە هەیە وەرزش لە عینی کاتە ئەوەی کە فێری وەرزش دەکا دەرزانێت چ خۆراکێک بۆ جەستت بەسوودە و چی بخۆی لە کاتێکە فلان و وەرزش دەکەیت و چەند بخۆیت ینی وەرزش لای ئەوان لای گریک جۆرەکە هونەرێکە لە هونەرەکان وەکو پزیشکی ینی هونەرێکە لەگەڵ پزیشکیا پێکەوە هەمان بابەتیانەیە هەمان ئیش دەکەن کەویش عبارەتە لە
پاراستنی ساغی جەستە. ئەڵێ مەگەر بەڕێکەوت یەکێک لەوان پسپۆڕی وەرزش بێ یا پزیشک بێت ئەوە بزانێت کاڵاکانیان بۆ جەستە خراپن یا چاک. یعنی ئەوانەی کە دەکڕن و ئەوانش دەفرۆشن نازانن ئەمەی کە تەداول دەکا ئاڵوگۆڕ دەکا خراپە یا چاکە بۆ جەستە. بەڵام ئەگەر یەکێک بە سوتفا لەو دەچێ ئەو کاڵایانە دەکرێ خۆی پزیشکە یا چییە یا مامۆستای وەرزشە ئەمە کاتێکە خۆراکەکە دەبینێ خۆراک ناسە دەزانێت چی باشە بۆ جەستە ئەمە مەگەر ئەڵێ بەڕێکەوت کەسێکی ئاوا ئەوە بزانێ کە ئەم کاڵایە باشە یا خراپە بۆ جەستە. ئەڵێ ئەمە بۆ ئەوانە شەمان شتە کە بە زانستەکانەوە شار بە شار دەگەڕێن تا بیان فرۆشن و پارچە پارچەیان دەکەن تا بازارەکەی خۆیانی پێک گەرم بکەن. یانی کێ ینی سۆفستایەکان ئەوانیش لە جاتی ئەوەی بۆ نمونە بارەکەیان سێو و پرتەقاڵ و ئارد و گەنم و نازانم ئەمە بێ باری علمیان پێەیە بارەکەیان کۆڵی علمیان داوە بە کۆڵیان ناو دەچن دەیگەڕن و دەیفرۆشن. ئەڵێ ئەوانی شەر باماشەوە ئەو علمەی کە دەیفرۆشن بە پارچە و بە جملە و بە دەستە و بەدانە ئەو خەڵکی کە دەیکرێ نە خەڵکەکە دەزانێت چاکە بۆ دەروون نا خۆشیان دەزانن ئەرێ چاکە بۆ دەروون یا خراپە. ئەڵێ مەگەر بەڕێکەوت پزیشکێکی دەروون لەو شوێنە بێ بیەوێ ئەو زانستە بکڕێ دەزانێ ئەمە خراپە بۆ دەروون یا چاکە. لەبەرەوە هەم خەڵکەکەی کە دەیکڕێ هەم ئەوەش کە دەیفرۆشێ هەردووکیان بێ ئاگان لەوەی کە ئەمە چاکە یا خراپە. ئەڵێ هەر کەسیش بیەوێت کاڵایەک لە کاڵاکانیان بکرێت دەست دەکەن بە پیاڵدانی کاڵاکە ینی بەبێ بزانن کاڵاکە چاکە خراپە ئەو دەڵێن چاکە و باشە و ئاوایە و ئەگەر ئاوایە و ئاوا تاسیر دەکا و ئەو شتانی کە ئێمە ڕۆژانە لە بازاڕە دەیبیستی. بەڵام زۆرێک لەوانی کە و کاڵایانە دەکڕن نازاننەوەی دەکردن بۆ دەرونیان باشە یا خراپە مەگەر بەڕێکەوت پزیشکیەکی دەروون لەناو ئەو خەڵکەدا هەبێت کە لە دەرووندا شارەزا بێت و بزانێت کاڵاکان بۆ دەروون باشن یا خراپن. بەڵام گەر تۆ زانابیت بەوەی کە لەناو ئەو کاڵایانەدا کامیان بۆ دەروون باشە و کامیان خراپە ئەوە بێ دوودڵی دەچیت ئەو کاڵایە دەکریت کە پێویستە ئیتر لای پرۆتۆگۆراز بێت یا لای هەر کەسێکی تر. ئەلێرە سوکرات چیمان پێ دەڵێ دەڵێ من مشکلم لەگەڵ پرۆتۆگۆراز نییە مشکلم لەگەڵ جەلی توایە ئەوەی کە تۆ دەبێ لێی بترسی جەلی تۆیە بەشتەکان نەزانینی تۆیە بەشتەکان نەک پرۆتۆگۆراسە. ئەڵێ بەڵام ئەگەر تۆ زانابووی بەمە ئەو کاتە چی ڕوودەدا ئەو کاتە تۆ لای هەر کەس بێ کاڵاکە چۆن بەشان و باڵیا هەڵبدا تۆ گوێ بەوە ناریت. لەوانەیە بۆ نمونە کەسێک کاڵایەکی هێناوە بەڵام ئەو دەیەوێ کاڵایەکیانی بارزان هێناوە قازانجێکی زۆری تیا دەکا لای بەرەمێنەرێک ینی لای پیشەیەکان کاڵایەکی ژەر نەفسی بابەتە لای بەرەمێنەرێکی تر هێناوێتی ینی پیشەیەکی تر بەڵام گرانە بەڵام ئەمەی گرانە باشە گران کڕیوێتی و ئەوەی هەرزانە خراپە. کاتێ تۆ دەچی بۆ لای ئەو دەیەوێ هەرزانەکە بفرۆشیە بۆچی چونکە هەرزانەکە پارەیەکی زیاتری بۆ دەکا بەڵام هەرزانەکە خراپترە لە گرانەکەیان. ئەو کاتێ دێت بەم بەشان و باڵی ئەم خراپە هەڵدەدا ئەگەر تۆ نازانی ئەمە خراپە یا چاکە ئەوە وەری دەگریت توتەوە. بەڵام ئەگەر تۆ زانابوویت بە کاڵەکان چی دەکەیت ئەوەی کە ئەو بەخراپی دەزانێت و ئەوەیان هەڵدەگریت کەواتە لێرە ئەو تا بەیانی هاوار بکە و شتەکانم بۆ وێنا بکاتەوە و گەورەی کا و تەسویری کا و من حیج قەلق نیم بۆچی چونکە من کە سەیری ئەمەم کرد دەزانم ئەری ئەو شتەیە کە من دەمەوێت یا ئەو شتەنی بەڵام کە من خۆم نەمزانی چیم دەوێت و نەمزانی ئەوەی کە کاڵاکان دەفرۆشێت چییە و ئەمانم نەزانی ئەو کاتە حتمما من چی دەکەم
شتێک بۆ دەروونم خۆراکێک بۆ دەروونم دێنم لەوانەیە ئەم خۆراکە دەرد بێ بۆ دەروونم یا ئەم خۆراکە دەرد بێ بۆ جەستە. کەواتە لێرە مۆزوعەکە چییە؟ مۆزوعەکەی کێشەی سوکات لەگەڵ جەهلایە، لەگەڵ نەزانینایە، لەگەڵ پرۆتۆگۆراسە نیە، لەگەڵ ئەو نەزانیەیە کە لە ناو ئەپیکراتە هەیە. هەڵێ ئەپیکرات هەتا شتێک وشیار نەبی پێی نەزانی چییە مەیکە. ئەو ناڵێ بڕۆ مەڕۆ بۆ لای پرۆتۆگۆراس چونکە پرۆتۆگۆراس خراپە دەتخەڵەتێنە فلانە فیسارە. ئەم حکومە نادا بە پێچەوانەوە ئەو لەگەڵ یا دەچێت بۆ لای پرۆتۆگۆراس تا ئەوەی بۆی دەرکەوێ کە ئەو نازانێ پرۆتۆگۆراس کێیە و نازانێ ئەوەی پرۆتۆگۆراس لەگەڵ ئەمادەیکا بۆ پارەیە ئەوەش چیەکە ئەو دەیکات. یعنی چی؟ یعنی سوکرات ئامانجی ئەوەیە کە ئەپیکرات بە هوشیاریەوە بەزانینەوە مامەڵە لەگەڵ شتەکان نابکات، نەک کێشەکەی لەگەڵ پرۆتۆگۆراس بێت. یعنی ئەوەی کێشەیە ئەوە نییە کە دەمان خەڵەتێنی، ئەوەی کێشەیە ئەوە ئێمەین بۆ دەخەڵەتین. یعنی کە ئێمە نەخەڵەتاین ئێتە خەڵەتێنەرەکانیش نامێنن چونکە بازاڕیان نامێنێت. تۆ هات نەیتوانی تۆ بخەڵەتێنەوە، نەیتوانی ئەو بخەڵەتێنەوە، نەیتوانی ئەو بخەڵەتێنی، ئەو کاتە چی دەکات؟ ناچارە بڕواتەوە. و ئەوە جێلی ئێمەیەوە دەکات کە ئەوانەی فری و دەرن چی بن؟ زۆر بن و دەست بەسەر شتەکان هەڵگرن. ئەمە جێلی ئێمەیە لە ڕاستیە. لەبەرەوە حەلی ئەمە ئەوە نییە ئێمە بێین شۆڕش دژی فری و دەرەکان بکەین، ئەبێ شۆڕش دژی خۆمان بکەین، دژی ئەو جەهلەی لە ناو خۆمانایە و ئەم جەهلە دوژمنە گەورەکەی ئێمە. یعنی ئەوەی دوژمنە گەورەکەیە لە ڕاستیە لە دەروەی ئێمە نییە. لەبەر ئەوە ئێمە شەڕەکەمان لەگەڵ دەرەوە نییە، ئەی شەڕەکەمان لەگەڵ کوێ؟ لەگەڵ ناو خۆمانایە، ئەو دوژمنەی کە لە ناو ئێمەیە. وە سوکرات دەیەوێ ئەمە نیشانی ئەپیکراتیدا. ئەپیکرات تۆ ئەوەی دەت خەڵەتێنێ لە ناو خۆتایە. بۆچی؟ چونکە تۆ بەبێ ئەوەی شتەکان بزانی دەیکەیت. خەڵک کردوویەتی تۆ دەڵێی بۆ ئەوەی من بمە کەسێکی خانەدان دەبێ ئەو شتانە بزانم بۆی خەڵک بە خانەدان ببینی. ئەی ئەمە وات لێ دەکا کە تۆ ئەوە بیر لەوە نەکەیتەوە ئەوەی دەیزانی ئەوەی دەیکەی بۆی ئەم فۆرمە بۆ خۆت دروستکەی چییە؟ باشە بۆ دەروونت یانە؟ کەواتە لێرە زانین جاهل و زانین حەدی بینی سۆفستایی و سۆفیست و فەیلسوفە، حەدی بینی فەلسەفە و سەفسەتەیە. یعنی فەلسەفە شتەکان ڕۆشن دەکاتەوە، سەفسەتە شتەکان لێڵ دەکات. فەلسەفە دەمانباتە سەر ئەو شتێک کە ڕاستەقینەیە، بەڵام سەفسەتە شتێکی وەمیمان بۆ دروست دەکات پێمان دەڵێ ئەم شتە وەمی ئەو ڕاستەقینەیە. وە سەفسەتەوەمان لێ دەکا هەرچی ئەوەی کە هەیە ئێمە و لەگەڵ یا دەژین هەمووی وەهم بێت، بەڵام سەفسەتەوەمان لێ دەکا ئێمە لەگەڵ فەلسەفەوەمان لێ دەکا ئێمە لەگەڵ حەقیقەتی ئەوەمانە ماوەڵەکەین، ئەوەی کە حەقیقەکەیە. ئەڵێ بەڵام گەر تۆ بەو کاڵایانە زانانی دەبێ ئەوە بزانیت تۆ بە بەهاترینی شتی خۆت دەخەیتە ناو قمارەوە. کەویش چییە؟ ئەویش دەروونتە. تەمان لێرە وتمان لای سوکرات هەم دەروون و هەم ڕۆح لێرە وەکو یەک، ینی کردوونیەتەوە بەیەک، ینی دەروون و ڕۆح لەلایەک جەستە لەلایەک، نەک بەو دابشکردنەی کە ئێمە کردمان وتمانەوەی ڕەبتی بە دەروونەوەیە لەگەڵەوەی کە ڕەفتی بە ڕۆح و عەقڵەوە هەیە دووشتی جیاوازن، یان توانەکان جیاوازن لە بەهرەکان. و لە ڕاستی شاتوانەکان فێر دەکرێن، بەڵام بەهرەکانن کە فێر ناکرێن، ئێمە ناتوانین فێریان بین، ینی فێر ناکرێن. ئێمە دەتوانین بەهرەمەند بین، بەڵام لە ڕێگەی فێرکردنەوە نا، لە ڕێگەوە نا کە لە دەرەوە سیستەمێک بێت لە ناومانە بچەسپێوە مەکومەکینەیەکی شوێن. ئەڵێ ئەوەش بزانە مەترسیەکە لە کڕینی زانستەکاندا زیاترە تا کڕینی خواردنەکانی جەستە. ئەمە بۆچی مەترسیەکە
کاتی ئەمە غەڵەت بکەین لەوەی کاڵایەک بکرین کە کاڵاکە کاڵا چاکەکە نەبێ ئەگەر ئەو کاڵایە هی جەستە بێت خەتەرەکەی کەمترە لەوەی کە هی ڕۆح بێت تەمان لێرە ئەو شتێک دێنێتەوە شتەکە واقعیە دەڵێ لەبەر ئەوە ئێمە ئەگەر بێت و خواردن و خواردنەوەیەک بکڕین لای کاڵافرۆشێک کە کاڵافرۆشی جەستەیە ئێمە مەجالێکمانەیە بۆ فەحسکردنی هەن دوای ئەوەش کە کڕیمانە ئێمە دەتوانین فەحسی کەین بزانین چاکە یا خراپە چۆن ئەی ئێمە کاتێککە دەچین لە لای کاڵافرۆشێت فەرزەن 2 کیلۆ سێو دەکرین و 2 کیلۆ پەتاتە دەکرین و نازانم ئەوەندە کیلۆ برنج دەکرین و ئەوەندە شەراب دەکرین و ئەوەندە نازانم چی دەکرین ئەمە دەیبیتەوە ماڵێ تۆ لە شوێنێک دایدەنی هەڵی دەگری لەبەرەوە مەجال هەیە تۆ بچی کەسێک بێنی کە لەم شتانە شارەزایە پێی بڵێ ئەرێ ئەم شتانە باشن بۆ جەستەیانە ئەو دەتوانێت بۆت فەحس بکە لەبەرەوەی شتا کوەر مەجالی ئەوە ماوە بەر لەوەی بیان خەیتە ناو جەستەت ئیتر جەستەت وێران دەکەن یا چاکی دەکەنەوە فەحسێکی تر بکەیت کە وا بکە تۆ ئەم خۆراکەی دەیخەوی بۆ جەستەت باش بێت ئەڵێ بەڵام لەوەی کە بۆ دەروونە ئاڵێ ڕاستەخۆ دەچێتە ناو دەروونەوە شتێک نییە بڵێ من هەڵی گرم لە کوپەیەکە یا لە نازانم شتێکە کەسێک بێن مەسەری بڵێ مەری ئەم زانستە باشە بۆ دەروون ئەڵێ نا تۆ هەری یەکسەر شتەکە وەردەگری دەچێتە ناو دەروونتەوە تەواو دەوێت پارەکەتدا لەگەڵ پارەکە کەدا دەشتە لە ناو دەروون تایەتر وێرانت دەکات چاکت دەکاتەوە تازە تۆ پارەی خۆت داوە هیچوەتە ناو دەروونتەوە دەڕۆیت کەواتە خەتەرەکەی زیاترە لەبەرەوە کاتێک تۆ دەچیت بۆ لای پرۆتۆ گۆراز دەبێ ئەمە بزانی کە ئەمە تۆی دروست کرەمە و کۆوایە پەیکەرسازێک کە پەیکەرێک دروست دەکات پەیکەرساز نییە تازە ئیتر ئەو مادەیە خەسار دەکات مەجال نامێنێتەوە بۆ ئەوەی کە تو ئەمە فەحسکەی یا نا ینی ئەمەیان پرۆسەی دروستکردنەکەیە تۆ خۆت دەدەیتە دەستی تا دروست بکە لە دوایەوە پرۆسەکە تەواو بوو تۆ سەقەت دروستکراوی یا چۆن دروستکراوی ئەمە تەواو تۆ پارەی خۆت داوە ڕۆشتیت و تازە سەقەت بووی دیتر خۆ لەوە ینی ئیشەکە تەواو بوو کار لە کار ترازاوەکو کورد دەڵێ بەڵێ بەڵام ئەمە بۆ خۆراکی جەستە بەو شێوەیە نییە تەبا من تەکستەکەم نەخوێندەوە بەس ئەو دەیەوێت ئەمە بڵێ ئەڵێ بەڵام زانستەکان جگە لە دەروون ناتوانین لە هیچ دەفرێکدا کە هەڵیان گرین ئێمە هەر دەبێت بیان خێنە ناو دەروونمانەوە و پارەکەیان بدەین و بەڕێگای خۆماندا بڕۆین بەبێ ئەوەی بزانین سوودیان هەیە بۆ دەروونمان یا زیان ئێمە دەبێت بەر لەوەی ئەو کارە بکەین پرسوورا بەوانە بکەین کە لە ئێمە تەمەنیان زیاترە چونکە هێشتا ماومانە خۆمان لەو بارەوە بڕیاری خۆمان بدەین ئەم ڕستەی کۆتاییە ئەوە نیشان دەدا کە سوکرات هیچتا گەنجە بۆیە دەڵێەوە بڕیارەی تەمەنی ئێمە نیە لە پەراوێزی تەرجەمەکەشان نووسرا بوو ئەم محاوەرەیە ساڵی ئەوەندە ڕووی داوە ئەگەر لەو ساڵا ڕوویدا بێەوە سوکرات تەمەنی 40 ساڵان بووە یعنی ئەمە ئەم گفتوگۆیە هی فەتەی گەنجی سوکراتە تەبەن هەندێکی تریشی هەیە هیار بەر لە دادگایەکە ئێستا هی کۆتایی تەمەنێتی ئەوە هەندێک محاوەرەی تر هەیە ئەوانە هی فترەی کۆتایی تەمەنێتی یعنی هی سەردەمی پیریە بەس دیارە ئەمەیان هی تەمەنی 40 ساڵیە جا لێرە ئەو دەیەوێ ئەپیکرا داگادار کاتەوە لە کڕینی کاڵەکان لای کاڵافرۆشەکان و دەیەوێ ئەوەی پێ بڵێ کاڵافرۆشەکان ئەگەر سۆفیست کاڵافرۆش بێ لە ڕاستیا هیچ لەبارەی کاڵەکانەوە نازانێ ئەو تەنها دەتوانێت بە شانوباڵی ئەو کاڵایانە هەڵبدا کە دەیەوێت بیان فرۆشێ وە دەشتوانێت کاڵای ئەوانی تر چی بکە ناشرین بکە خراپ بکە تا بفرۆشێ ئەم یاریە کێ دەیکات کاڵافرۆشەکان بەڵام کاڵافرۆشەکان لە ڕاستیا خاوەنی هونەرێک نین لە هونەرەکان و خاوەنی زانینێک نین لە زانینەکان بەڵام پیشەیەکان کە کاڵەکان بەرەم دێنن ئەوانە چی ئەوانە خاوەنی هونەرێکن لەبەرەوە پیشەیەکان و سۆفستەکان جیاوازن سۆفستەکان سێبەری هونەرەکانیان هەیە و هونەر خاوەنی ئەو زانستانن و ئەو تەکنیکانن بەچی بە ساختە بەڵام پیشەیەکان بە شێوەیەکی ڕاستەقینە خاوەنی ئەو توانایانن
فەرەزەن کەسێک قسەت بۆ دەکا هیچ ڕەبتێکی بۆ نمونە بایۆلۆجیەوە نیە بەس بۆ مەبەستێکی ئایدۆلۆژی لێمان بووە بە بایۆلۆجیست ینی کەسێک کەیتر لە بایۆلۆژیا شارەزایە هەر لە خۆیەوە باسی DNA و باسی پەرەسەندن و باسی کابرا خوتبەیەکی دینی دەدا پڕی کردووە لە بایۆلۆجی تۆ هیچیش لەبارەی بایۆلۆجیەوە نازانی ئەم جۆرە لە وەهمیەوەی کە ئەم کەسە دەزانی وەهمیەوەی لە کۆمەڵە شتا قسە دەکات دیتر ئەم شتانە بەڕاستیە و پسپۆڕ نێتیایەنە بەڵام واش قسە دەکا کە چییە کە شارەزایە تەواو ئەو شارەزاترە لەوانەیە کە بایۆلۆژیان خوێندووە ئەمە تەمان نەگەل لەوە لەنا ڕۆشنبیرەکانی شاوان یان ڕۆشنبیرەکان قسە لەسەر هەموو شتێک دەکەن واش قسەی لەسەر دەکەن کە لەو مەجالا زۆر شارەزان لەو کەسانەی کە لەو مەجالا پسپۆڕن و ئیش دەکەن وا سۆفست ئەمەیە کە دەڵێ من هیچ هونەرێک نازانم هەمووشیان دەزانم ئەوەشی هیچیان نازانێ و هەموویان دەزانێ دەبوان نەزانە ئەمە شتێکی تایە یعنی ئەمە زانینێکی ڕواڵەتیە هیچیان نازانێ بەڕاستەقینە بەڵام هەموویان دەزانێ بە ساختە بەڵام ئەوەی کە پسپۆڕە یەکێکیان دەزانێ بەڕاستەقینە ئەوانی تریش نازانێ هەر بەڕاستەقینە ینی ئەوانیتر نازانێ بەس سۆفیست هەموویان نازانێ بە هەموویان دەزانێت بە ساختە و بەڵام هەموویان نازانێت فعلەن بە حەقیقەت نایانزانێت بەس ڕواڵەتێکی لەو شتە معلوماتێکە جاری وایە ئەم کەسە معلوماتەکە ئەوەی نییە لەبارەی ئەو شتەوە کۆمەڵە معلومات کۆ دەکاتەوە دەچێت خۆی ئەرز دەکاوە خۆی ئەرز دەکاوە باسی دەکا کە جەماوەرەکە دەخەڵەتیانە کە ئەم کەسە شارەزایی لەما هەیە